بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە کۆی داهاتەکانی هەرێمەکەم لە ساڵانی 2023 24 و چوارمانگی یەکەمی ئەمساڵ ساڵی 2025 بێگومان داهاتەکانی هەرێم لە سێ سەرچاوەوە سەرچاویان گرتووە. یەک داهاتی ناوخۆ باج و ڕسومات و گومرگ، دوو فرۆشتنی نەود، سێ ئەو پارەی کە لە بەختاوە دێ. بزانین لەم ساڵانەدا چەند داها دەبووە، چەند خرج کراوە و چەندیش ماوەتەوە لە بەردەستی حکومەتی هەرێم. وە گوتمان ئەم داتانە عراق بڵاوی کردوێتەوە. ئەگەر ئەم ژمارانەوانین فەرمو حکومەتی هەرێم باڕوونکردنەوە بدات و ئەم راپۆرتە ینی بەدرۆ بخاتەوە بڵێ بەو شێوازە نیە کە عراق باسی کردووە. باش یەکەم جار باسی داهاتی نەوت بکەین. بزانین داهاتی نەوت لە ساڵی 2023 24 چوارمانگی یەکەمی ئەم ساڵ چەند بووە؟ ساڵی 2023 زیاتر لە 4 تریلیۆن و 708 میلیارد دینار داهاتی نەوت بووە. لە ساڵی 2024 زیاتر لە 4 تریلیۆن و 706 میلیارد دینار بووە. لە چوارمانگی یەکەمی ئەم ساڵ زیاتر لە 1 تریلیۆن و 568 میلیارد دینار بووە داهاتی نەوت. ئەمە کۆکەینەوە کۆی گشتەکەی کاتە 10 تریلیۆن و 983 میلیارد دینار زیاتر. با بینە سەر داهاتێکی تر. پاوانەوە داهاتی نەوتە هیچ کەسێ نازانێت لەکوێیە، ناچێتەوە وەزارەتی دارایی و لە پرۆژەشا خەرج ناکرێ، کەس نازانێ لەکوێیە. داهاتێکی تر سەرچاوێکی تر داهاتی ناوخۆیە. بزانین چۆن بووە. لە ساڵی 2023 داهاتی ناوخۆ کەوتمان لە باج و ڕسومات و دەواازە سنووریەکان پێک دێت زیاتر لە 4 تریلیۆن و 656 میلیارد دینار بووە. لە ساڵی 2024 زیاتر لە 4 تریلیۆن و 700 میلیارد دینار بووە. لە چوارمانگی یەکەمی ئەمساڵ زیاتر لە 1 تریلیۆن و 166 میلیارد دینار بووە. کۆی گشتەکەی ئەکاتە 10 تریلیۆن و 522 میلیارد دینار. ئەمە بەس تەنها داهاتی ناوخۆ. باش داهاتێکی تر سەرچاوەیەکی تر پارەی هاتووە لە بەغداوە بۆ موچە بۆ فەرمانبەران. ساڵی 2023 بەغدا 3 تریلیۆن و 98 میلیارد دیناری ناردووە. لە ساڵی 2024 10 تریلیۆن و 786 میلیارد دینار زیاتری ناردووە. لە چوارمانگی یەکەمی ئەمساڵ زیاتر لە 4 تریلیۆن و 117 میلیارد دیناری ناردووە. کۆی گشتەکەی کاتە چەند 18 تریلیۆن و 1 میلیارد دینار زیاترەکە کە ئەمە پارەیەکی زۆرە بەڕاستی. ئەگەر بینە سەر داهاتی بەردەست ئەوەی کە لە بەردەستی حکومەتی هەرێما بووە ساڵی 2023 طبعاً بەچی بە نەوت بە پارەی هاتوو لە بەغدا بە داهاتی ناوخۆ زیاتر لە 12 تریلیۆن و 463 میلیارد دیناری لە بەردەست بووە. لە ساڵی 2024 بەو سێ داهاتە زیاتر لە 19 تریلیۆن و 793 میلیارد دیناری لە بەردەست بووە. لە چوارمانگی یەکەمی ئەمساڵ زیاتر لە 6 تریلیۆن و 653 میلیاری لە بەردەست بووە. ئەگەر ئەمە وەربگرین تەنها موچەخۆران پێویستیان بە کەمتر لە 1 تریلیۆن دینارە 900 و تقریباً 55 تا 60 میلیارد دینارێکەیە. یعنی بەس ئەم چوارمانگەی ئەم ساڵ ئەو داهاتانی لە بەردەستی حکومەتی هەرێمایە دەتوانێت موچەی 6 مانگی موچەخۆران بدات. ئەو زیایش کە ئەمەنێتەوە 653 بۆ ئەم 6 مانگە بۆ وەزارەتەکان و دامودەزەکانی حکومەت سەرفیکە دەتوانێت. بەڵام موچەخۆران تەنها 4 موچەیان وەرگرت. کۆی گشتەکەی ئەمە هەموو یەکاتە چی بەم 2 ساڵ و 4 مانگە 38 تریلیۆن و 909 میلیارد دینار زیاتر لە بەردەستی حکومەتی هەرێما بووە. باش با بینە سەر جا یەک داهاتەکان بە کۆی ساڵەکان وەرگین. داهاتی نەوت هەر هەمووی لە ساڵی 2023 داهاتی ناوخۆ هەر هەمووی لە ساڵی 2000 با بڵین 23 و 24 و 25 ئەمیش بە هەمان شێوە بۆ پارەی هاتوو. بزانین چۆنە. باش لە ساڵی 2023 و 24 و چوارمانگی یەکەمی ئەمساڵ داهاتی نەوت بە 2 ساڵ و 4 مانگ 10 تریلیۆن و 983 میلیارد دینار زیاتر بووە. باش داهاتی ناوخۆ بەم 2 ساڵ و 4 مانگە زیاتر لە 10 تریلیۆن و 522 میلیارد دینار بووە. پارەی هاتوو لە بەغداوە زیاتر لە 18 تریلیۆن و 1 میلیارد دینار بووە لە ماوەی ئەم 2 ساڵ و 4 مانگەی سەرەتای ساڵی 2025دا. ئەمەی باسمان کرد کۆی داهاتەکانی هەرێم بوون لە نەوت لە ناوخۆ لە پارەی هاتوو لە بەغداوە کە لە بەردەست حکومەتی ماوە بەسەرچووی هەرێما بووە. هەموو ئەم داتا و زانیاریانەش حکومەتی عراق بە شێوازێکی فەرمی بڵاوی کردوونەتەوە.